سڵاوتان لەبێ. حکوومەتی عێراق ڕایگەیاندتاوەکو ئێستا زانیاری فەرمیان لە تورکیا و هەرێمەوە پێنەگەیشتووە کە نێچیروان بارزانی گرێبەستی نەوتی لەگەڵ حکوومەتی ئەنقەرەدا ئیمزا کردبێت. عەلی موسەوی ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق بە ڕۆژنامەی حەیاتی لەندەنی ڕاگەیاندووە هیچ زانیاریەکی فەرمیان لە بەردەستدا نییە، تاکید لەوە بکاتەوە کە نێچیروان بارزانی لە سەردانەکەی هەفتەی ڕابردوویدا بۆ تورکیا گرێبەستی نەوتی لەگەڵ حکوومەتی ئەنقەرە ئیمزا کردبێت. پاش واژۆکردنی گرێبەستی نوێی نێوان هەرێم و تورکیا بۆ هەناردەکردنی نەوت و غازی هەرێم، حکوومەتی عێراق بڕیاری داوە گەشتی ئاسمانی نێوان هەرێم و ئەنقەرە ڕابگرێت. بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریش دەڵێت ئەو بڕیارە تەنها فڕۆکەی تایبەت دەگرێتەوە. تەلار فایق بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە ڕۆژنامەی شەرق لەوسەتی ڕاگەیاندووە تاوەکو ئێستا ئەو بڕیارەیان بە نووسراو پێنەگەیشتووە، بەڵکو تەنها بە قسە پێیان وتراوە کە گەشتە تایبەتەکانی نێوان هەرێم و تورکیا تاوەکو کاتێکی نادیار ڕابگرن. ژمارەیەک کە سوکاری ئەو شۆفێری تاکسیانەی کە لە ماوەی ڕابردوودا لە ڕێگای کەرکووک سلێمانی دیار نەماون لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی گرتبوونەوەیکان ئەنجامدا. کە سوکاری ئەو شۆفێرانە داوایان کرد یەکێتی وەک باڵادەستی ناوچەکە چارەنووسی ئەو شۆفێرانە دیاری بکات. ماڵپەڕی کوردستان میدیا زمانحاڵی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بڵاوی کردەوە لە یەک هەفتەی ڕابردوودا 9 کۆڵبەری کورد بە تەقەی ڕاستەوخۆی هێزانمنیەکانی ئێران کوژراون و ژمارەیەکیش بریندار بوون. ئەنجومەنی شارەوانی ناحیەی وەجیهیە لە پارێزگای دیالە ئاشکرای کرد ئەمڕۆ لە تەقینەوەیەکدا کە مەراسیمی بە خاکسپاردنی کوڕی یەکێک لە شێخی عاشیرەتەکان لە باکووری خۆرهەڵاتی شاری باقوبەی کردوتە ئامانج، بەهۆیەوە 5 کەس کوژراون و 20 کەسی تر بریندار بوون. سەرۆکوەزیرانی عێراق تاکیدی کردەوە کە هێزەکانی یاسایش لە توانایاندایە لە هەر شوێنێکی عێراقدا بیانەوێت شکست بە میلیشیا و گروپە توندڕەوەکان بهێنن کە لە وڵاتانی دەوروبەرەوە بۆ ناو خاکی عێراق دزە دەکەن. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە لە پارێزگای بەسڕ ئەنجامدرا، نووری مالکی ئاماژەی بەوە کرد کە وڵاتەکەی ڕوبەڕۆی زۆرێک لە ململانێ بۆتەوە و ژمارێک لە وڵاتانی دەرەکیش دەیانەوێت لاوازی بکەن و بێڕوخێنن. پارێزگاری نینەوە داوای لە سەرۆکوەزیرانی عێراق کرد داوای لێبوردن بکات لە تۆمەتبارکردنی سوننەکانی باشووری عێراق بە کوشتنی یەکتر تا دۆسەیەکی نێودەوڵەتی پێدروست بکەن. لە بەیاننامەیەکدا ئەسیل نوجەفی ڕایگەیاند کە نووری مالیکی سوننەکانی باشووری عێراقی بەوە تۆمەتبار کردووە کە بانقەز یەکتری دەکوژن تا دۆسەیەکی نێودەوڵەتی لێ بکەوێتەوە. وتیشی مالیکی ئەو ڕەفتارانەی بەکاری جوولەکەکانی لە ساڵانی پەنجاکانی سەری ڕابردوو وەسف کردبوو کە ئەوەش نادروستە و بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو وتانی دەکەن. دوای بڵاوبوونەوەی دەنگۆی ئەگەری ڕاگررتنی کارکردن بە یاسای خۆپیشاندان یان هەموارکردنەوەی سەرۆکی کاتی میسر ڕەتی کردەوە هیچ جۆرە خواستێک لەلایەن حکوومەتەوە بۆ پاشگەزبوونەوە لە یاسای خۆپیشاندان لە ئارادا بێت. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ یەکێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانی وڵاتەکەی عەدلی مەنسوور باسی لە ئەگەری هەموارکردنەوەی نەخشە ڕێگا و گەڕانەوە بۆ دەستوری ساڵی 1970 کرد. سەرۆکی ئێران بە دووری زانی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران هەڵبۆشێنرێتەوە وەک چۆن ئیسرائیل و ژمارەیەک ئەندامانی کۆنگرێس داوای دەکەن، بەڵام هاوکات تاکیدی کردەوە کە لە سیستەمی بەرگری وڵاتەکەیدا جێگەی چەکی ئەتۆمی تێدا نابێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن بەختەوەربن.